لە درێژەی کار و چالاکیەکانی ساڵۆنی لاپەڕەنەوەی ناوەندی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان کتێبی حەمید ڕەشاش و تولەڕێیەکانی کوردایەتی لا نووسینی سار محەممەد مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی بۆ کرا. سەرەتا لەگەر برای بەڕێزم کاک هاوڕێ ڕواندزی خەریکی پێشکەشکردنی و ئامادەکردنی بەرنمەیەک بووین بە ناوی بەرنمەی بۆ مێژوو. تاوتوێی ئەوەمان کرد ئەو کەسایەتیانەی کە لە هەولێرن ئیحتیمامیان پێ بدەین، بەرنمەیان لەگەڵ بکەین بۆ ئەوەی بیرەوەرەکانیان هەم بە دیکۆمنت بکەین و هەم بە بینەرانی تەلەڤیزیۆنەکە بناسێنین. یەکێک لەوانە دەستپێکی کارەکانمان یەکێک لەوانە ئەوە بوو کە مام حەمید ڕەشاش بوو کە تەلەفۆنمان بۆ کرد زۆر بەدڵێکی خۆشەوە ئیستیزابەی داینەوە و گوتی بەس سەبرم لێ بگرن پاش ماوەیەکی دی لەگەرتاندا دەنیشم. زۆری پێ نەچوو، تەلەفۆنی کرد، بەرنمەکەمان داڕشت. ماوەی مانگێک دوو مانگ تەقریبەن نزیک لە دوو مانگ ئەمن خەریکی تۆمارکردنی یادەوەریەکانی مام حەمیدی بووم لە هەموو ئەو شوێنانەی کوردستان کە مام حەمید بەخۆی تێیدا ژیاون یان جێگای ژوانی کوردایەتی مام حەمید بووینە. باوکم ئەو دەستگایە ئەو ڕاگەانەی بە ماڵی خۆی زانیوە لە هەموو دۆست و برادرانی کە بۆتە سەرچاوەی بڵاوکردنەوەی بەرهەمەکانی. ئێمە زۆر خۆشحاڵی وەکو بنەماڵەی حەمید ڕەشاش ببینین ئەوها دۆست و برادرانی لە دوای وفاتی بێن ئەوها پێشوازێکی گەرم بکەن لە بەرهەمەکانی فکری باوکم و ئیشاءالله کەلێنێکی بچووک پڕ دەکاتەوە لە کتێبخانەی کوردی بۆ سوودی لێوەرگرن لە نەوەکانی داهاتوو. ئێمە سپاسی بێپەیان بۆ هەموو ئەو برادرانەی هەستانە بە چاپکردنی کتێب و خۆماندەکردنیان